بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی بەرنامەکەمان پرسیاری واکەین دابەشکردنی سوتەمەنی لە ناوچەی ئێوە چۆن بەڕێواچێ؟ دیارە لە ماوەکانی ڕابردوو وەزیری سامانە سروشتیەکان لە ڕێی شاشەیەک لە شاشەکانی کەناڵە فەزایەکانەوە باسی لەوە کرد کە سوتەمەنی دابەشەکەن بە تایبەت نەوت بەسەر هاوڵاتیانە سەرەتا لە ناوچە شاخەکانەوە دەست پێکەن، دواتر دێنە ناو شار. ئەوەی کە ئێستا باوە وەزیری سامانە سروشتیەکان هەر دیار نییە، کەس نازانێت لەکوێیە، ونە ون، ینی گم بووە وەک خۆمان ئەڵێن. ئیتر بەڕاستی هەم سوتەمەنی دابەش نەکراوە، هەمیش سوتەمەنی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو هەڵکشان ئەچێ. ینی ئەوە کە بینیمان مەسەلەن بەنزین هەم گران بووە، هەم بە گرانی ماوەتەوە، هەمیش نەوت گران بووە، لە ئێستایا لە بازاری ڕەش زۆر بە گرانە فرۆشتێ، هەم غاز دەست ناکەوێ. پەرلەمانتارێک لە پەرلەمانتارەکانی یەکێک لە فراکسیۆنە کوردەکان لە پەرلەمانی کوردستان باسی لەوە کرد کە غاز هەناردەی دەرەوەی وڵاتەکرێت، بە نمونەی ئازەربایجان و ئەفغانستان و ئەم وڵاتانە وەسڵی فرۆشتنی ئەو نەوت و گاز و شتەی پیشانداین. بەڕاستی ئیتر ئەمانە هەمووی پرسیارن، نازانین حکوومەت خەریکی زیادکردنی باجە لەسەر هاوڵاتیان، خەریکی وەرگرتنی جۆرێک لە باجی سیر و سەمەرەیە. ئێستا مەسەلەن دوێنێ و ئەمڕۆ باز لەواکرێت لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ کۆمپانیایەک $100 وەرەگرێت لە مقابلی تۆمارکردنی ئیستیمارەیەک. لەولاوا بینین خەڵکێک زۆر بێکارە، گەنجێکی زۆر ئەڕوا بەرەو بیلاڕووسیا، بەڕاستی خەڵکیان زۆر تووشی سەرێشە کردووە. جا بۆی هەڵوەستەیەک لەسەر ئەم بابەتە بکەین، پەیوەندیمان پێوە بکەن کە پەیوەندیەکەن تەنها تەشیر و ناوزڕاندنی تیان نەبێ، ئیتر چیتان پێ خۆشە بیڵێن لەسەر ئەم تەوەرە، چونکە زۆر قسە هەڵەگرێ. خەڵک هەیە تا ئێستا ئاواتەخوازە بۆ دەبێنەوت، خەڵک تەلەفۆنی کردووە ئەڵێ ئاگر لە ماڵەکەمان هەڵ نەکراوە، ئەڕوا دارە بڕێتەوە. دیارە بۆ سروشتی شەر ئەوە کارێکی خراپە، بەڵام ناچارە، مرۆڤ لە سروشت مهمترە. لە عینەن کاتا بینین خەڵکێکی بێدەرەتان کەم دەست هاوانی کە فەقیر و فوقەران ڕوو لە خەڵکی خێرخوازە لێن ئەڵێن بەڵکو دەبێ نەوتمان بۆ بکڕن. ئێوەش ئەوەی کە لە توانایە هەیە با درێخی نەکە، ئەوەی کە ئەتوانێت خەڵکی فەقیرە زانێت نەوتی نییە با نەوتی بۆ دابین بکات، چونکە زستانەکەی سەختە و ماشەڵا ساردام چەند ڕۆژە بە تایبەت. چمە لای پەیوەندەکان، دواتر لە بینی پەیوەندەکانە من کۆمنتیژە خوێنمەوە و قسەی تریش لەسەرم تەوەراکەین. کاگیوا وەرەگرم لە سلێمانیەوە. باش کاک محمود لە هەولێرەوە کاگیوا. باش کاگیوا جان، باش ڕێزە دەمناسی ئیشاڵڵا. ئەرێ وەڵا دەتناسم کاگیوا. باش کاک محمود، سپاست دەکەم کاگیوای جان. چاوە بەڕێزی وڵای تۆرەکەت لەسەر نەفسیە بە خۆت زان حکومەتەکە فەقیرە نادەعین نەتوانێەوە نییە نەفس جابیکە. بەڵێ ئیمە ناوە نەفسڵەوە نەگرتیە لاولێرێ دەرێن دەدرێت بەسە تا ئێستا هیچ ئەوە نییە، هیچ لەگۆڕێ نییە. جوانە. باشە کاگیوا، من پرسیارێک لە جەنابەت دەکەم. تۆ پیاوێکی خێرخوازی نەوت دەگەێنیە ماڵە هەژارەکان، خوا خێرت بنووسێ، موفەق بی، ئاخرەت خێر بی، خوای گەورەی ئینشاڵڵا بەردەوامیت پێ ببەخشێ. کاگیوا، دەمەوێت بپرسم چەند کەس ڕۆژانە تەکلیفت لێ دەکات، نامەت بۆ دەنێرێ بۆ پەیجەکانت، پێت دەڵێت نەوتم پێویستە ئەوەم بۆ بکە، چەند خەڵک هەیە لەو جۆرە ئەگەر پێم بڵێ؟ بەخوای زۆر زۆرە، ئەنی ئەوڕۆ لە شتێ بووم پیاوەتمانەکەدا بوو، ئەنی بە تەمەنی ژوو دەدیا بەخۆم دیدم دەدیا لەو نەفسی گوت یەک قەدرە نەفس لە مارم نییە. يعني ئێستا بۆ خوا ئێستا عالێنەوە تەلەفۆن دەکەم و لە مارەسیمە بەخوا یەک قەدرە نەفسیانی ئێستا عالێنەوە مارێمە عینە مارەسی ئێستا لەو ماڵی دای ئارێ بەخوا یەک قەدرە نەفس چێن نیکە بەخوا ئێستا سۆدایان پێ نییە، عنی سۆدەی ئەوەی نەفسش تووە. باشە کاگیوا، ئێستا بڵێن ئەو ماڵە منداڵی وردیشیان هەیە؟ ئارێ بەخوا مندارت ناولانسیانێ و
منداڵە گەورە گەورەکان ئەوزامەزدە سارە ئەو کایکە هەموو دە سار و ئەی چی دەکەن کاگی وای ئێستا کە نەفتیان نییە مەسەرەن ئەگەر مەسەرەن دوای خی پەروەردگار هانایان بۆ تۆ نهێنا نەوتت بۆ دابین نەکردنایە چیان دەکرد مەسەرەن ینی بەخوازە چیان دەکرد عندما بۆ خۆت بۆ سەرمایە چیان کرد وڵی خوا خێردی نووسەر ئەملانی ئەوە دنیا شێت دەکردما کرد ئەمان بێشتاڵەوەکەماگەیان بەس ناوەڵا دەر ئەمە دەمایان نەگوتان دوای ئیلا بمنوان لە سەرمان مەگەنە چیان دەکرد موفق بیاڕبی ئاین ڕۆژانە تەلەفۆن بدێ خوا خێری خێرخوازان بنووسێ لە کوردی خۆمانە بەخوای کەس کەسی بەتەن دەزی بەتەن لە مارەچە بەخواتن تۆبەی پێنی ئێستا وەرباز مارەی تۆبەی پێنی ڕاستە خوا خێری خێرخوازان بنووسێ خێریوانە بنووسێ کە هاوکاریان بوون سپاس بۆ جەنابەت کاک هیوای جان سپاس بۆ تۆ مامە هیوا عەزیزیت دەستەکانت خۆش بۆ پەیوەندەکەت مام جەوهەر لە کۆیەوە وەرەگرم کاک محەممەد چۆنی سڵاو لێ بێ مام جەوهەر سپاس باشی الحەمدولیلا دەڵێم بخۆ بڕۆ وەکو کەر وەکو شوێری ئاخر شەر وا بزانە حەیوانی وڵاغی هیچ نازانی وا نەزانی ئینسانی خاوەنی خاکی جوانی با هەر ئەمە پیشەت بێ تا هەردەم ڕێگەت بێ مادەم ژێر دەستیت دەوێ با هەردوو چاوت دەرێ ئێمە لە بینی دوو بەردە ئاشین خاوەنی مناڵ هەردێم عاشین دەڵێن بابە نان زۆر برسیمانە و ڕاست ئەکەن ئێوە بەڵام میمانە ڕوو لە کێ بکەین چارەمان چییە ڕزگاریمان بێ لەم نەبوونیە زاڵم دەبینن بە چاوی خۆتان کەیفی خۆتانە ئەیگو بە حاڵتان کێ گوتی وەرم پرگیری ماکەن کەیفی خۆتانە چی دەکەن بیکەن یەتان ناترسین خۆمان ئەسوور کرد باغەڵی خۆمان دنیامان پڕ کرد چیمان لەبەس بێ هەرەوها دەکەین قەتا و قەت پرس بە ئێوە ناکەین نەتان دەزانی ئەیگەری نەزان ئێمەی چریکی تورک و عەجەمان دەباشە زاڵم بێزارین لێتان تا زۆر دەرچن لە خاچی کوردان کاکە مەحموود ئەو شتانە لەکن ئەو دوو بنەماڵە ئەو دوو حیزبە گەندەرەی هیچ شتێک ناخوا یەک پیاوی تورکە یەک پیاوی عەجەمە بەڵام دوای بە عەرەبیش قسە دەکەم میدایەک لە بۆ موقتەدا سەدری دەنێرم شاری کوێ چەند ساڵە بێنەفتە ئەو هەمە بەربرسە و زل هێزەی تێدایە هەرێکە بە 9000 کەس نادا تەنانەت ئەوە خیرەتی نەکە کوڕە فەقیرێک بۆ وەختی خۆی نان نەبا بیخوا بێ داوای تەنەکە نەفتەچی بکە ئەمە دوونە چیمەکەم بەرەستایم فامی گوتی وەڵی گوتم مەکو وڵاتە کاتیم بەڵام کەسم لەگەر نیە خوام لەگەرە پشت بەنام نییە جەنابێ قایم قام گوتی وەڵی هەتا شەقرا و ئەوانە تەواو لەبر کوێ چارەسەر ناکرێت کابی کوێ سەردەمی بەعاد 100 حەساری لەسەر بوو ئێستا هەمان حەساری لەسەرە لە ساسەری ئێچێتی پارتی لە ساسەری ئەو دوو بنەماڵێ کابی ئەو ملەتە مستحقە بەوەی لە کاتی دەدگاری خەرج دەچی خۆی دەڕازێتەوە دەچی دەنگەدا حەزکردن بە مەسئولیت نییە ژیانی ماڵ و منداڵەکەی خۆی لێک بداتەوە بە کوێ دەکا حەزکردن بە مەسئولیت نییە 6 ساڵە لە عەزابە بۆ پشتگیری ئەوانە دەکا حەزکردن بە مەسئولیت نییە ڕاپەڕی کوڕە فەقیر ڕاپەڕی ئەوانە لە ئێرانێک کەوتبوون وەکو سواکێران هاتنەوە ئێستا بوونە جەلادەکەی نازم دەزار و تا شەکرچی و زعیم سەدیق و سەدام حوسێنی ئێستا ندایەک لۆ سید مقتدا صدری دەنێرم ڕجاء مەیبرە السيد مقتدا صدر المحترم نداء رجاء أنت غيرة الشعب ضمير الشعب شرف الشعب يرجى تفضل من قبل جنابك دعواتي عدم تدخل هذان الحزبان المنكوبان من الحكم من كردستان اتحاد وطني وبارتي ديمقراطي كردستاني ومنكوبين في الحكم مقدم تشتبه الدولار هم ليس شرعية رجاء بإرسال نفذ إلى شعبنا الكردي رجاء أبوس إيدك أبوس خدك أنت غيرة الشعب أنت غيرة الحكومة ومع الأسف مصطفى كاظمي هو ليس شرعية العراقية لأنه يؤيد من هذا الحزبان المنكوبان وأيضا برلمان كردستان هو ليس برلمان هو قهوة خانة مدكوع هو هيشي أي أعضاء برلمانية لا يوجد لديه صوت يمشي سبب دەست ڕۆژ مام جەوهەر أنا مام جوهر من كوشنجا زۆر سپاس من بغداد دەست خۆش بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت مام جەوهەر پەیامەکەت گەیشت خەڵکی تر لەسەر هێڵە کاگەی و لە چەند سەماڵە وەرەگرم
السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاگەیوب. شلونك كاك محمود باشي؟ باش كاگەیوب جان سپاس دەکەم. براي بريجي مباركة. والله الحمد لله براكم سپاس بخوا باشین. ئێوە كاكي باشن؟ جان والله يكشتك فەرموو. عليه دابەشکردی سوتەمەنی وەک ئەوڵێ لە گەرمیان سوتەمەنی دابەش ناکرێ وەک ئەوە لە سەمسەما ساڵی 4 دابەشکرا من 6 ساڵە کاتێکیان بۆم دروستکرا بە 9 تا ئیتەلیت لێنەوتم پێ وەرنەگردووە 6 ساڵە وەرت نەگردووە؟ بەخوا قەسەم 6 ساڵە و کارتەمە نەوتم پێ لەبەرەوەی نەوت نەهاتووە نەوتم نەجیوە چێ بیهێنێ؟ ئەجەمە بەسم ئەوە دێ یعنی ئەڵێ لە گەرمیان حکومەت نەوت دابەش ناکە ئەی لە سەمسەما و وەکەوەی هەموو ڕووساڵە 4 نەوت دابەشکراوێ وایە دەی کاتە من سێنتم پێ نەماداوا لێبوورنەکەم مام دەوەر بەخوا نیدایەکی کرد بەس بەخوا ئەوانەی بەغا لەمان خراپتر نەو نیدا بۆ ئەوانەکە نیا بۆ خوای گەورە بکە باقی وەسەلام دەست خۆش بێ خوا سپاس بۆ پەیوەندیەکەت کاگەیوب. باوکی ئەیمەن لە کفریە وەرەگرم. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته باوکی ئەیمەن. دعوتكم قرباني والله جعل بابتك بابتي زور هەڵگرە ینی دابەشکردنی سیستەمەنی لا ئێوە چۆن بەڕێوەچێ من نەک سیستەمەنیماندا دابەش ناکەم بە تایبەتی شارۆچکەی کفری ئەوە چەند ساڵە ینی بەختترین شت بەختترین شت شەقام و کۆڵانەکان خیرکاو کراوە ینی هەر کیلەکەی سەردەم بە ئەساڵ تەجێنراوە تاوەکو ئێستا خیرکاو نەکراوە ئەوە زستانان دێن ینی خوالیان بە زیاد کاخوای گەورە لە شقاتیاندا ئینشاءالله چونکە ئێمە زۆر خراپین ئەدێ دێن ینی دێن هینەکە ناواز زیغڕێژێکن زیغڕێژ هەرچی چاڵی تۆڵی هەیە پڕێکەنەوە و باقیەکەیشی هیچ هەرچی پرۆژەی خزمەتگوزاری هەیە بۆ کەلار دەبێت ینی بەداخەوە من مەبەستم وەنی ناوچەگەرێتی بکەم بەڵام لە کەلار یەک وەڵانێک هەڵەتەکێنرێە یا خزمەتگوزاری لە شوێنێکا جێبەجێەکرێ لە جێگایەکە دووسێخانی دروستەکە یەکسەر وەڵانەکان و یەکسەر ڕاستی بۆ شتانی بۆکەن و قیرتاوشێکن بەڵام بەداخەوە ئەم شارەیە ئێمە کە بە شاری وەزیران ناسراوە حاڵ حاضر دەستەیەکیان تێکە ناوە بەناوەی دەستەی داکۆتی لە مافەڕەوەکانی خەڵکی سوفری دەست خۆش بێ ینی بەداخەوە لە دوای ئەو دەستەیە دروست کراوە خراپتر خراپترەوە تاڕستووە بەڵێ ینی هاتۆ بێن بۆ نمونە بەیەک یەکتایەک لە کتیا سووردا کۆڵان نییە لەسەر خانەکە لە نووسرابێ بۆ فرۆشتن ئەمە ئەیفرۆشتێ چێ بۆ کوێ حتممە لە چێ بۆ کەلار و ئەچێ بۆ ناوچەکان سلێمانی و مەتیقانە بەداخەوە ینی کاکێ مە سوتەمەنیمان نەگەرەکە هیچمان نەگەرەکە تکایە بەستەنیا ئەو خزمەتگوزارانەی کەوا بۆ کەلار ئەدرێت ڕوبعێک ئەو خزمەتگوزارانەش بۆ کردی بکەن هیچمان نەگەرەکە ئەگەر بکرێ بێن ڕێپۆرتاژێ بکەن لەسەر شەقام و کۆڵانەکان و گەڕەکەکان کفری بەداخەوە ینی بەزەی دۆم شاراتێتەوە کە شاری وەزیران و هەڵاهەڵا و ینی لە هەموو جێگا و ڕێگایە بە شاری وەزیران بانگەکرێ ئەو کاتەی کەوا کفری کاروانسەرای نێوان سلێمانی و بەغدا بوو ینی بەداخەوە من کە وەک پێتم وت مەبەستم وەنیە کە ئەم ستانەکەم ناوچەگەری بکەم کەلار لە 72 بووە قەزا کەلار لە ساڵ 1972 بوو بە قەزا کەچ ینی کەلار خەرکەس ناحی ڕزگاری و کەلار ئەبێتە یەک شار دەسەکان خۆش کە باوشی ئەیمەن زۆر سپاس پەیوەندەکەت بڵێن پەیامەکەت گەیشت دەست خۆش بێخوا بەڕێزان ئەم بەرنامە ئێستا ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە گوازرێتەوە کۆمەڵێک لەو ئازیزانەی بەشدارن لەگەڵمان کاگی ئیسماعیل ئەڵێ وەڵی ئەمڕۆ تەنکەرێکی نەوتم بینی بەڵام هی حکوومەت نەبوو یاسین ئەمین نووسیوێتی 3 ساڵە نەوتمان وەرنەگرتووە خەڵک بە هەموو شتێک ڕازیە زایر دوکاندار نووسیوێتی خوا خێرتان بنووسێ سوپاس بۆ جەنابەت جەمال فارز نووسیوێتی ئێمە لە ناحیەی ناڵپارێزەوە وەرمان کردووە نازام کردووەی نووسیوە بەڵام دیارە مەسی وەرگرتووە هاوژین نووسیوێتی سوتەمەنی بووەتە مڵکی دوو بنەماڵەت دەستان بەسەردا گرتووە بەم شێوەیە دابەشکردنەش تەنها بێدەنگکردنی خەڵکە دەنا بەدڵ نییە و زستان کۆتایی دێت و هەموو خێزانێکی ژوەری ناگرێت کە خۆشیان دابەشی ناکەن خێرخوازان و بەخشین با لەوان گەڕێن دابەشیکەن سروە تۆفیق نووسێتی جاکەی باوی نەوت وەرگرتن ماوە تۆش هەر بیرمان نەخەیتەوە کامەران نووسیوێتی ئەگەر بچیت بۆ لای ئەم دەسەڵاتە بڵیت ئەم شەو لە خەوما یەک بەرمیل نەوتم وەرگرت ئەڵێ بەغەڵەت داومانە بیجێڕەرەوە کاگ ئەیوب وەرەگرم
لە ڕانیەوە کاگەیوب کاگەیوب فەرموو پەیوەندەکەی داخرایەوە کاگەیوب کا حەمە ڕەشید فەرموو فەرموو کا حەمە ڕەشید مامۆستا محمود ێوارەت باش هەموو کاتت باش کا حەمە ڕەشید بەڕێزی بەڕێزی ڕێزم بۆ تۆ بۆ ستافەکەت و بینەران و بیسەران لە خزمەتین زۆر سپاس وڵام مام زەوەرە نیداە بۆ عێراقی نابوو کازمی وەزانێوە شامی شەریفە بەڵێ ئەویش حکوومەتێکی تایفی لێکە وەشا و لێرە وێرانتر دەبوو ئەو نیداای بە تورکی و بە فارسی و بە ئینگلیزی هاواری کردبەوە بۆ زلێزەکان و دەور و پشتمان بەڵێ ئەوانن وامان لێ دەکەن جوانە یەگەیشتی ڕێزم بۆ مامجەوەری کاکی بەڕێزم من هیچ ناخوام لەگەڵ دەسەڵات نییە دەسەڵات تازە لەوە دەرچووە بۆڵی لەسەر بکەین بەڵام گلێم لێ بەکە حیزبەکەی من و حیزبەکەی تۆ ئۆپۆزیسیۆن سەلامەت بێ هیچ عیبی نییە نەوت وە خۆڵەیە خەڵکی سنەحەتی کردووە خوا دەکا ڕەوشەمبیران و قەڵەم بەدەستان سەلامەت دەبن کە لە شوێنەیە دێن لە حازری ورک دێنە پێشێ یەک مشکی لەمان نییە بەڵێ یەگەیشتی بەداخەوە میلەتێکی بەستەزمانی ماڵوێرانی بێکەس بێ سەرپەرشت هەر ئەوەی لێ دەوەشێتەوە کاکی بەڕێزم چاوەکەم تا کەنجی ئەو خەڵکە فێریەوەی بکەین دەست پاڵاکە بپاڕێتەوە دەست خۆش پەیامەکەت گەیشت کا حەمە ڕەشید دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئەحمەد لە هەولێرە وەرەگرم السلام عليكم وعليك السلام ورحمة الله باوکی ئەحمەد باش کاک محمود كيف سپاس گیانەکەم الحمد لله او توالي للصدى باش كلمة بەڵێ بەڵێ الحمد لله نفد دراية لهم ناوسة شي كردستان زور بباشي دراية نازم خرج له غازان لك يعني نابي خرج غازان لك كاك محمود براكسي يعني 6 سالة ليشتك معكم يعني باش ليشتك معكم يعني براسي باشترين حكمراني كلية يعني نابي خرج غازان لك يعني زور بداخو وخلت نازم نصدق غازان لك يعني إلا نازم سبري باوشي أحمد براسي بله يعني ئێستا تۆ حکوومەتت پێ بێ کەم و کوڕیە هەر پرسیارەکەم بله كم كوري كان حكومته اگه كم كوري لحكومتي بي يعني خرج دز بخوب شاندان دكا دز با يعني بام شيء مدني شيء دكا بس باورته هیچ زغورني خرتك بخور راضيه يعني راضيه بوضعي وڵی ئێستا من پرسیارم بۆ دروست بوو باوکی ئەحمەد ئێستا تۆ نازانم هەستەکەم تۆزێ غامز قسە دەکەی ینی لەگەڵ حکوومەت داینیان لە دژی حکوومەتی بەزەمە بزانم يعني كان مع متوقع ذكر باورته يعني خلق هي وەک ئەوە وەری دەگری ئاگدار بێ داخدرە يعني هەمووی داخدرە ئێستا ماگانە 250,000 خانی دەدەم باوکی ئەحمەد ئێستا بۆی هەیە کاکە بێ ڕوونکردنەوە بدەیت دوایی بۆی هەیە ئەو پارچە ڤیددیۆی تۆ وەرگیرێ لە سۆسیال میدیا ئەمجا دەزانیت چەند ینی خەڵک قسەت پێ دەڵێ مشکلەمانە کاکە ئەوە حکوومەت باورته يعني دنيا وابزان شام الشريف إذا قرنا ومصر يعني بس تستغنيها تستخد يعني من نازان يعني وما لها تدبي ممتع حكومتي بتاعي برافتي يعني مقوم عن بار ئێستا تۆ باسی ئەوت کرد کرێ چەند دەدەیت بۆ اللي كان نفسك نية يعني لما بكار بي چەند کرێ دەدەیت چەند کرێت چەند قسانم کردیا برافتي داخدرها مش داخدرها يعني برافتي يعني سيبري ئەمە زانیم يعني تو برنامج دادني برافتي سوق ثاني كما دكين اقوى اوانا جيان يعني كرر يعني اقوى بدأ اشارات يعني باشارات يعني جيان يعني باوشي احمد باوشي نبي وابري من لە جەنابەت باش تێگەیشتم چەند کرێخانی دەدەی زەحمە نەبێ والله 250 كاك معمول کارت چیە ئیشت چییە والله عمالي دكم حەماڵی دەکەی بەرەژیان لە پایتەختی هەرێمی کوردستان 250,000 کرێژ دەدەی نەوتی شت نییە ئەرێ والله کەس هاوکاری کردووی تا ئێستا
والله هاوكاري يعني طار يكبر من النسيان داني أويش لري نازانم نانا ئێستا شوهاب وشوهاب يعني لبار يكبر من يعني دستار دبي يعني نفسه يعني بس أوبر من النفس تمام باوشی ئەحمەد ماليزيا چیت بۆ بکەین ئەمرت بە چییە؟ ممنونين كاك معمول يوادارم يعني إستا وكاري من دكن أي هزار كان يجي وڵاجا ئیشەڵا خوای گەورە بێت بەهانای هەموو خەڵکەوە بەڕاستی بەڵام إن شاء الله ئەگەر هەر ئەمرێک سالي لك إن شاء الله وضعي سال لك يعني نازاني تيام فيبرين يعني شعور زي ما دعاء لك يعني نازاني تبرين يعني براسي وضعك زور ناخوش يعني كاتو انتفاضك لا وضع ناخوش نبو إستا ناخوش يعني زور ناخوش كان معمول يعني خارج همو عطسايا خارج همو تمشايا يقدك يعني وضع شي زور ناخوش براسي ئەحمەد تەمەنی چەندە ئەحمەد؟ والله أحمد تمني تقريبا صفي السي ما مسا ما شاء الله تمن دريج ان شاء الله يعني نمركاني والله ام بخوم استاذ اسمه بازار شودة موده والله نمركاني هم دلستديا ما شاء الله يعني قران كان محمد والله دفع عذري يعني العذري ما مسا كان الحمد لله امر كيف يعني ما شاء الله اول روج بردم بدمكن لا ما مسا شي قلت ما مسا امشي في يومنا وقلت وزوج بإجراري والله اسا من نازانم امكرا كودكني شلون دي دستكان دخني يعني من تمشيناكم والله يعني اقداري نيمه يعني بس الحمد لله زور كيكا يعني ما مكاني شجماني هم دي لما نادى كان اولادي شو ما نادي يعني ئێستا تۆ حەماڵیش دەکەی و کوڕەکەشت لە حوجرەیە علي والله بس الحمد لله الاخوان الزابي ان شاء الله بتشتغل والله ئافرم باوکی ئەحمەد ئافرم بەڕاستی سەربەرزی دنیا و قیامەت بی ئینشاءالله سپاس دەکەم دعاء خير مالك زور دعاء خير مالك ان شاء الله ئینشاءالله جانەکەم ئینشاءالله السلام عليكم ورحمة الله بەردەوامی لەگەڵتان وڵا ناوبڕێکم دەنێ مەمنونە بم هاوڕێیانی عەزیزم یەک ناوبڕی کورد بەڕێزان دێمەوە خزمەتان ئینشاءالله دوای ناوبڕێکی کورد ئەی جوانکی لە پێنج مانگەکە کوواندایە و بێشکە و لانکەکە چی بەسەر هاتبێ دایکت لەکوێ بندادەت و کاکت چۆن دڵیان هات بەجێت بێڵن دیاخۆ بە شوێن تا هەر وێڵن باسێکی ئەوەم بۆ بکەی دوایەوەی کە باوکتان وەفاتەکە ژیانی ئێوە بە چ شێوازێک بەڕێوە براوە ژیانمان ئەو پەڕی ترس و تەڵی بوو ناڕەحەت بوو فەقیری بوو لە ساڵی 1955 بۆ 56 بۆ یەکەم جار قوتابخانە کرێتەوە لێرە ئەو کتێبە تا بەیانی بۆ بخوێنێتەوە ئەوە نەم خوێندنەوە زربێم لەبەر بوو سیرەکەم ئەزانم منیش شتیوە شیعر بڵێم تا چەند ئەوەی کە بیر و مابێت کاریگەری ئەو تەوژمانە و لەسەر بوو کاریگەری ئیسلامی و لەسەر بوو زۆر ڕازیش بووم بەوەی کە کەوتومەتە ژێر کاریگەری ئەو تەوژمەوە کە ئیسلام شتێکی شاملە لە شتانێکی ورد و تایبەتە کۆ نەکراوەتەوە یەکێک لە شاکارەکان و ینی جوانترین ویشەکان و تەفسیری قورئانە بۆ سەر زمانی هەورامی ئەم دینە زۆر دینێکی پاک و بێگەرد و قوڵە ئەوانەی کە نەقدی لێ ئەگرن لە نەزانیەوە لێی ئەگرن لێ حاڵینین لێی تێناگەن چەند پیتێک و وەکو نووسین بۆ زمانی هەورامی زیاد کردووە کە هەورامیەکان بە زمانی دایکی خۆیان معنای قورئان بزانن لە سوورەتی ئەلفاتیحەوە بۆ ئەخیرەکەی قوتابیەکانتان ئێستا مامۆسایە یا بەڕێوەبەرە بەڵام من یەک شتم پێ سێرە جەناب و تا ئەو کاتی خانەنشینەبی هەر مامۆستاوی ئەو کارەکەی زۆر شاکە چونکە نەحەبی زەردن قوددا نەحەبی سەوزم قوددا من کوردێکی دڵپاکم دەربەدەر و بێخاکم هەزار جۆر ئاوارەم کەن هەر بەندەی خوای تاکم
دووبارە سەلام و ڕەحمەتی خواتان لەبێ خۆشەویستانم ئەچمە لای کاک پۆڵاو بە داوای لێبوردنەوە دەمێکە لەسەر هێڵە کاک پۆڵاجان بەڵێ کاک مححمودی بەڕێز بوو دراوی سڵاوی خوا لە تۆ لە هەموو بینەرەکە عەزیزی کاک پۆڵاجان سڵاوی خوا لە جەنابیشت فەرمووجانەکەم دەبێ بمبووری من لەو شتانە باس ناکەم سوتەمەنی بەڵام پەیامێکم هەیە کاک مححمود فەرمووجان پار و پێشتریش لە کەناڵە بەڕێزەکەی ئێوە چەندزار زار گوشاریماندا لەوەی کە هەولێر بەرەو تەحریفکردن دەچێت بەڵێ ئێستا هەولێر خەریکە کار لە کار دەترازێت بە پێی ئامارەکانی خۆیان زیاتر لە 600,000 یەکەی نوێشتە دێبوون دراوە بە عەرەب بە ناویان کراوە 600,000 ئەگەر تێگرای خێزانێکی عەرەب پێنج کەس بی دەکمەنە پێنج بن ئەوانە زیاتریشن کەواتە هەولێر ڕۆی بەڕێز مامۆستا عەلی باپیر بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود کە دەستگوت ڕیفراندۆم قۆسانی ڕەشە فەرمو ئەوە قۆسانەکەی هەولێری ڕۆی بەڕێز مامۆستا سەلاحەدین بەهادین بەڕێز کاک شاسوان بەڕێزانی ترم پیاوانی ئاینی بەڕێزی هەولێر چەندزار لێتان پاڕامەوە چەندە ساڵە لێتان دەپاڕێمەوە باسی ئەوە بکەن خاف پیرۆزە نیشتیمان پیرۆزە وا فەرموویەتی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان باسی خۆتان تعریب مەکەن کرێسینە ئەنی هەولێر کرێسیان دەربەدەر مەکەن لە شۆسی نەهێنە هەولێر باس ماوەکانی سەر حدودی سنووری ئوردن باس ماوەکانی قەومی لوت بەناو شێخە عەرەبەکان هێز بوون خاوەنی هەولێر لە فرۆشەکانی بەعاد برانی بەڕێزەکەن ئەو گەنە کۆمی عەرەبی ئێستا لە هەولێر دەچێت شوێن دەخوا هەولێر بەرەو لە ناوچوون دەچێت بەڵام چێ دەنگەکە ئەوانن کە باوکو باپیران قوربانیاندەوە ئەوانی تر ناوێرن دەم کوت کراون پیاوی ئاینی بەڕێز تاکەی بێدەنگ دەبن گایە فریای هەولێر کەون شوێن دەخوا ئەوانەی هاتوون هیچ شتێک بەوانمان نابەسێتەوە کەستورمان جیایە زمانمان جیایە ڕەوشمان جیایە ئاینمان جیایە ئێمە موسڵمانین ئەوان عەسەد و کوفرن وەنیفاقن چونکە دەستیان سوورە بە خوێنیان بەڕێزان فەرموون وەرنە هەولێر من بەندە وەکو بچووکتان ناوی ئەو تاوانبارەکان تا پێ دەڵێم تێیدا هەیە 200 یەکەی نیشتە تێبوونی کردیوە کاک مححمودی بەڕێز بۆ توخدەکەی بۆ بەرە بابەکەی 200 یەکەی نیشتە تێبوون یەک عەرەب بەیانی ئەگەر کوردێت بیکڕی لێی دەپێستەوە دەڵێن 200 یەکەی نیشتە تێبوون ئەو پارانە من هەر بەبەر ئەرچی نەتەوەیی دەکەم هەر بەبەر پرسیارەتی دەکەم بەڵام داخەکەم دەسەڵاتداران هەموو سنووریان تێپەڕان ئەوانە لە ڕێگەی تاوانبار خەمیس خەنجەرەوە و حرامزادەکانی شێخ خەلیفەی قەتەرەوە ئەو تەعریبە دەکرێت لەلایەن منداڵە هەتیوەکانی ئالی سعودەوە دەکرێت کار لەکار خەریکە دەترابێ بەڕێزان پیاوانی ئاینی ڕۆژی هیمەتە ڕۆژی پیاوەتی ڕۆژی ڕاستۆیە بریای هەولێرکەون دڵنیابن بەخوا هەولێر بفەوتێ سلێمانی و دووهەکو شارەکانی تریش دەفەوتێ دەیان سەدان بەڵگا هەیە ئەو تاوان بارانە بە زۆری زۆردار هەولێر تەعریف دەکەن هیوادارن بکەونە خۆ پەیامێکی ڕاستۆیان هەیە فەرموون بێنە هەولێر ڕاستی قسەکانتان بۆ دەردەکەوێت گایە فریای هەولێر بکەون دووبارە بێتم هەیە دەست خۆش کاک پۆڵا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەشت خواگەدارت بێ ئەچمە لای کاک هاوڕێ لە قوشتەپەوە مامۆستا جان سلام علیکم ورحمة الله ورحمة وبركاته کاک هاوڕێ دەستان خۆش سپاس بۆ تەوەرەکەتان هەوڵی من کۆمێتێکم بۆ نووسی حکوومەتەکەمە بەرمیلەکانمان کاتێک لای وەکیلەکان دانا لای نوێنەری بەیاعەکان دانا بەرمیلەکان لە مەزیاتی سەمایان دەکرد ئەوەندە دڵخۆش بوون کە بەرمیلەکان 6 ساڵ بوو نەوتیان نەدیدوو غەریبانە هەنی بەرمیلەکان لێمە دڵخۆشتر بوون تەمان زۆربەی زۆری بەرمیلەکان کول بوون خەڵقی لە عینسیەکان چیدا الحەمدولیلا بەدەیان لە عینسی تاچیان کردەوە بەرمیلەکانیان بۆ تاکردینەوە ئەوان یەک شت زۆر زۆر بەداخەوە عنی نرخی بەرمیلی بەتا 5,000 دینار يعني أما اللاتان حواني كارك دكان يعني لبيش إمام معنا لخدبان لبيش إمام معنا لرزي بيش الملاك يعني جاد المسكتة كان هذا نشوف قام لفتة دكان شون بخوا بايمين بيستدوها 1000 دينار بين سبت كيلو حوت 50,000 دينار أما نقول لك اشتبهات قام بخوا لو تكبكارناه
والله وبالله وتالله أوي بكاري وري قدو بكاري أنا دڵێ لە ماوەی ئەو 20 ساعاتێک کە لە سۆبام کردووە یعنی ئیلەکەی وەک بەدلێت لێمە ئەمڕۆ تاقیدنەوەکمان کرد بە مزەفەیەک گڵاسێک نەوەشمان بە مزەفە گەرم کرد چۆن بە خەڵک و لایلۆنی لێ هاتووە یعنی کە گەرمی دەکەی وەک لایلۆنی لێ دێت ئەمە خۆی لە خۆی لە کارەساتێکە بەڕاستی ئەگەری ترسانی هەیە کە سۆباکان بتەقان کە حەگێشەکان هەدی یعنی کاکە 6 ساڵە نەوتان نەداینی ئەوە 6 ساڵ 5 ساڵی ها چۆن مەسەلەن کەسێک بەند بکرێت لە 6 ساڵ برێن ئازادی لە فڕێک جنابی دادر بڵێ کاکە وەڵا قەزێکی لەسەر ماوە تر بەرمیلەکان نەوتەکان جوان لێ هاتووە کاک محمود هەشتێکیش هەیە حەزم لێ ئەگەر حەسەن رەتەوەری بەرنامەکە لا دەمکار لە بەڕێزان ناگرم بەڕاستی حەقەوەی پەیوەندی دەکات بە کورتی ببڕێتەوە من بەڕاستی ئەگەر ناوی کۆمەڵێک ڕێکخراو بێنم ئاستایی یا مەسەڵەن ئەوانی هاوکاریان گیاندووە پشتە پاس ئارێ وڵات ئەوانەی کە هاوکاریان گەیاندووە فەرموو پێش هەموو دەستگای بەخشین دەستگایەکانی تریش سوێن دەخۆم ئەگەر ئەوان لەبان خەڵکی خوشتەبە لەم کارە ساتێ لافاوی بەسەری هات زۆر ڕەزیل دەبوو زۆر ڕەزیل دەبوو واللهی وبالله وتالله هاوکاری خەڵک دەستگاکانی خێرخوازی نەبا بەو کەمە هاوکاری کە تەوزیع دەکرێت بەڵام بەداخەوە خەڵکانێک لە هاوکاری حکوومەتی پارێزگا هاوکاریان وگوت واللهی نەک ئاو بە ماڵیاندا نەچوو سوێن بەخوا دەتوانم بەڵام لافاوەکە 6 هەندێک تریش بایە نەدەگەیشتە ماڵیان بەداخەوە کاک هاوڕێ لەمینبەرەکەی ئێوە جیانماوە کاک هاوڕێ هەڵبەتە هەر بەخشین نەبوو دەستگای تریش هەبوو بە نمونەی دەستگای هانای خێرخوازیش خوا خێری ئەوانیش بنووسن من نەمیز بەڕاستی هانای خێرخوازی نا بیڵێ جاوە چۆن ئەوە ئینساف سپاس بۆ ئەم دڵسۆزیەت بەڕاستی ئەوە نیشانەی کارامەیی ڕاگەاندکارە نیشانەی دڵسۆزیەوە دەستگای بەخشین هانای خێرخوازی رابطەی ئیسلامی ئەو پیاوانە زۆر ماندوو بوون کاک عەرازی خالیدی هەموو ئەو بەڕێزانی کە کاریان گیاندێتە قوشتەبە مەمنونیانی ئەوەی من خۆم لێک لە زیان لێکەوتوانم بەڵام بەداخەوە براکەم کە کۆرپەیەکی لەدەست چوو بۆ ئێمە گەورەترین کارە سات بوو یعنی ئێمە بۆ ئێمە زۆر داغبار بوو برای تۆ بوو بەڵێ کوڕی برام بوو کوڕی نەبەزی برام بوو من هەوتەوە بۆ باز ناکەم کە خەڵک عاتیفە بۆ خەڵک دروستکەم بەڵام من ئەمە منبەرەوە والله مەمنونی تاک بەتان خەڵکی کوردستانی کاک نەبەز برای تۆ بوو دانەر کوڕی نەبەزی برام بوو بەڵێ نەبەز برای تۆیە بەڵێ هەبەز برای من لا حول ولا قوة سوێن بەخوا کاک محمود گیان سوێن بەخودا ئەوەی خەڵکی کوردستان و بەڵێ کوڕی نەبەزی برا گەورەمە سەرخۆشیتان لێکم برام خوای گەورەی خوا لە مردی هەموو لایەکمان خۆش هەما ئەوەی ئێمەی دڵخۆش کردووە کارە ساتەکە لەلایەن خوا بووە شکری مەبەشی خوای گەورە یا ڕەبی خوای گەورە سەبوری مامەدا سەبوری براوزەکەم بدا خوای گەورە سەبوری دایکم و باوکم و پلکیشم بدا حەزەکە داچی مامۆژنەکە بەڕاستی بۆ ئێمە کارە ساتێکی گەورە بوو ئەم کارە ساتە بەڵام ئەوەی ئێمە دڵخۆش کردووە هیچ کەسێک قەدری لێ نەکردین خوای گەورە دای خوای گەورە بردیەوە شکری مەبەشی خوا بەڵام لەو میبەرەوە داواتان لێ دەکەین داوا لە خەڵک دەکەین دوعا بکەن بۆ دۆزینەوەی تەرمی برازاکەم نەک هەر برازاکەم ئومێدی زەرجی ئێمەی سوتان ئومێدی هەر کوڕی ئێمەیە ئومێدی هەر کەسی ئێمە بوو بەڵێ کاک محمود گیان کاکە گیان من داواکارم لە خوای پەروەردگار سەبووری دایک و باوکی کە کاک نەبەزی برای تۆیە هەروەها خێزانی بەڕێزی کاک نەبەز ئیشەڵا خوای گەورە سەبوریان بدا لێرەوە من سەلام و ڕێزم بۆیان هەیە دوعای خێریان بۆ دەکەم خوای پەروەردگار دەروی ڕەحمەتی خۆیان لێ بکاتەوە ئینشاءالله و ئەوە ببێ بە دوان ناخۆشییان و ئینشاءالله یعقوب ئاسا چاوی ڕۆشن ببێتەوە بەنەوەی داهاتووی بەوەی کە پشتیوان بەخوای گەورە هەم یوسفەکەی خۆی بدۆزێتەوە ئینشاءالله ئەگەرچی ئومێ دەکەین خوای پەروەردگار ئینشاءالله هات چۆن ئەڵێ بارانی ڕەحمەتی خۆی بارانی سۆز و عەتف و بەزەیی خۆی ئۆقرەی و ئارامی ببەخشێ بە دایک و باوکی ئینشاءالله بە باشترین شێوە قەرەبویان بکاتەوە ئینشاءالله. بەس کاک محمود یەک پەیامم هەبوو ئەگەر ئازیەت نەبی وە کاتم داوای لێ بردم دەکەم دووبارە بەڕاستی ئێمە هەنی هەمووی بەنای خۆم خانەوە دەکەمەوە سوپاسی هەموو خەڵکی کوردستان بکەین سوپاسی تاک بە تاچی دەستگاکانی حکوومەت بکەین سوپاسی برایانمان لە بەرگری شارستانی بکەین سوپاسی برهەمان لە ئاسایش بکەین سوپاسی تاک بە تاک دەکەین سوپاسی هەموو کەسان دەکەین ئەگەر تەخەب بۆ لە ناخۆ لە ماڵەوە فرمێسکێکی حەڵەشبی ئاخی هەڵکێشابێت مەمنونتانین مەمنونی هەموو لایەکین ئەوەی لەسەر ئێمەیە حیمە ناتوانین قەرەبووی چاکی خەڵکی تەنها بە دوعاکردن نەبێ خوا پاداشان داتەوە بەڵام لێرەوەش بەڕاستی داوا دەکەم مامۆستایان یعنی لە هەموو دەستگاکان یعنی تەنها دوعای دۆزینەوەی تەرمەکە بکەن بەڕاستی یعنی من سەرەتا خەدەوەم دوعای دۆزینەوەی تەرمی ئومێد بکرێتن دواتر تەرمیدانێت ئومێدیش هەر برای من بوو ئومێدیش هەر برازای من بوو دوعا دەکەین خوای گەورە سەبووری هەموو لایەکمان بداتن بەڵام یعنی پێشم خۆشە یعنی هەو دەستگانێک کە هاوکاری خەڵک دەکەن ئەو شوێنە کە هاوکاری خەڵک دەکەن بەڕاستی
خاڵکاریەکان بگرێت ئەو کەسانێک کە شایستن دووبارە سپاسان دەکەم بەڕاستی ئەو بابەتەش کە باسن کێشە دەڵن بەرمیلەکان بەڕاستی سەمایان دەکرد بڕوات کەیان بەرمیلەکان لە ئێمە دڵخۆشتر بوون. دەستخۆش دەست و بابی جەناب و هەموو کارمەندان خواتان لەگەڵ. دەستخۆش کاک هاوڕێجان دووبارە پرسە و سەرە خۆشتان ئاراساکەین خوای گەورەی ئینشەڵا کەس و کارتان بە بەهەشتی پان و بەرین شاد بکە ئەوەی لە دەستان داون خوا بۆتان قەرەبوو بکاتەوە یا ڕەب العالەمین بە باشترین شێوە و بە باشترین نەوە لە داهاتوە ئینشا ئەڵڵا. ئەچمە لای باوکی باران لە سلێمانی و باوکی باران ببوورە دەمێکە لەسەر هێڵی. سلام علیکم کاک محمود جان. علیکە سەلام و ڕەحمەتوڵڵا باوکی باران. دەست خۆش بۆ تەوەرەکەتان بیرەنتر بێت تەلەڤیزیۆنەکەتان نیشانەی ڕاستگۆییتانە لۆدێکی زۆر لەسەر موبایل تەلەفۆنەکانی. الحەمدولله سپاسی خوایە. لەخوا بەسیابێ من پێشم پەیوەندی برادرێتر پەیوەندی کرد ئەو شتێک کە باسی کرد هەولێر و سلێمانی و کەرکووکیش منە فرۆشم بە 1 بەرمیل نەوت. بەڵێ ئەو باسی چیەکە برادرە؟ سەر کرد. بەڵێ کاک باوکی باران مەبەستت پەیوەندەکەی باوکی ئەحمەد بوو لە هەولێرەوە. بەڵێ بەڵێ جا لە کۆتاییە ڕاستمان کردەوە ئەوە مەبەستی بە تەنزەوە ئەو قسانەی کرد ئەوە وانە بوو. تێگەم نا ئەوە بە نوعێتی کەسێ بەوە نمونە من تەمەنەمەوە تقریبا لە 1970 تقریبا 42 ساڵەتم 42 ساڵە لەنەوە یەکەوە ئەمانە بەسکەرانە لە ئێمە سەن هیچمان تێ نابەخشن. تا خەڵک نیێتە ناو بازار نازانە خەڵک لە چ مەعاناتێکە لە چ نەڕازدالەتێکە لە چ ناڕەحەتیەکە. ڕاستە باشە باشە فەرمو ئەمانە فەرمو بڕۆ بزانە بەردگای ماڵان کە ئەو وەسیرە ئەڵێ 16 ساعت کارە باما بزانم ئەم پێڕی مۆلیدە چەنە چی خوا ڕابەرداری هەیە کەس کاسبی بازار ڕەبێت چی بکە بێ لە نەخۆشی ئەگەر یەکێ نەخۆشیەکی بخوا نەخواستە بەرمیلێ $970 ئەمانش خەریکی دزی فزی خۆیانن ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی ئەڵێ ڕێکەوتن نەکەین بە ئەو پۆستێنی شۆزەلانێک نییە بێتە سەرخەت بێت یا بەنزین بە 800 دینارە لەوە ناوەسن پارتەی قاقەزە عەقدێکا لە معرەزە نووسا $100 ئەمە سەرانەیە خوان ڕابەرداری نییە چێ خۆی بە مەسوول دەزانێت مامۆستایەکی ئاینی لە پایتەختی هەولێرە لە پایتەختی هەولێرە ڕازگۆیانە لە ماساڵحی ئەوان قساکە بە نۆژی بەڕێژ نوێژی ڕووناک دەرەکرێت یەک منە ئاینی نییە بێتە سەرخەت هیچ بەکەی ناتوانێت 20,000 نەفەر بێنێتە سەر جادە باشە چەندەها گەنج پیشاندرا وەڵای دێنە دڵمژانی کردووە لێی پرسیوە ئەڵێ تۆ بۆچی هاتیتە سەر جادە دەڵێ من کرێکار فەرمۆمانەوە کوتی تیرۆریزم عەمەلیان لەگەڵا کردن ئەی هاوارم ئەم پەرلەمانتارانە لەکوێن باشە فەرمووسەی کارەباکە تێم باسی هیچی تر ناکەم وەڵڵا هەموو کوردستانە فرۆشم بە 1 بەرمیل نەوت وەڵڵی ئەوەی بڵێ ئیسپادەم لە حکوومەتە کردووە خەیری جێکان و چوار دەورەکانی خۆیان نەبێ کەسی تر نییە یەک کەسیش نایەتە سەرخەت کەسیش نییە ڕاستگۆ بێ ئەو برادەرە سوپاسی دەستگاکانی حکوومەتەکە هەتا ئەم تەقەی لەگەڵا بێ حیزبەکەی و سەرۆکی حکوومەتەکەی تایسنی خیرەتی وایان نەبوو بڵێ ئەمە ملێنێتەوە لا بۆ ئەو لێ قەوماوانە هەمی خەڵک بەخشی بڵێ هەیدا تاکەی مامۆستا عەلی باتوی نایەتە سەرخەت هەر لەسەر مامۆستا سەید ئەحمەد وەرنە سەرخەت هیچی ترمان نایە دینی ئیمانمان ئەمانە خەریکە بە پارێش بێفرۆشنەوە هیچی تری تیان نەما دەستخۆش بۆجەنەوە دەستخۆش سپاس باوکی باران سپاس بۆ پەیوەندەکەت ئەچمە لای کاک هاشم لە سەر و چاوە کاک هاشم هەلۆ کاک محمود جان بەڵێ جان کاکە ڕێزسلااو هەیە بۆ قەناتەکەتان بۆ هەموو بۆ بەرنامەکەتان سپاست دەکەین کاک هاشم مۆفەق بی ئەمەش ڕێز و سلااومان هەیە بۆ خانەوادە و کەس و کارت وەڵای پێشنیارێکم هەیە حەزەکەم بەرنامەکی لەسەر ئەو گەنجانە بکەن کە ئەوانە لەگەر هەموو خەڵکی خۆ پیشاندانیان کردی ئێستا ئەو بەرگیان لەبەر کردوونە زۆر باشە ئەگەر لە تەلەفۆنەوە گوێم لێ بگری زۆر باشترە ئەمن بۆ خۆم ینی پێشنیارمان وا بوو کە بەرنامە بکەین بەڵام حتمەن دەکرێت و بەرنامەی تایبەتی لەسەر دەکرێت راپۆرتی لەسەر دەکرێت لە داهاتواشتی لەسەر دەکرێت چونکە ئەوە بەڕاستی جۆرێکە لە نائینسافی ئەگەر خەڵکی خۆپیشاندان بکە بەو شێوەیە مامەڵی لەگەڵ بکەی ئەوە لە هیچ وڵاتێک زۆر بێویستانێک کە خەڵکی کورد بەعام بێدەنگی لەسەر ئەو هەڵوێستەی لەبەر ئەوەی ئەو گەنجە خێر لە خۆنە دیوانە گوناحە بەو شێوەی ئەوها ڕسوا بکرێت ینی دەڕواتە بیلاڕوسیا یان ڕق دەبێتەوە یان لە ئاوی ئیجە دەخینچێ لێرەش دەستگای ئەمنی خۆی دەیگرێ خۆی ینی کورد خۆی دەیگرێ خۆی عەزیەتی بەڵێ وەڵی جا زۆر زەرورە هەموو قەناتەکان بەرنامەی لەسەر بکەن بەڕاستی ئەو گەنجانە زۆر مەغدورن بەعام دەست خۆشتەوە ئێستا من کوڕما هەیە خوێندنیا تەواو کردیە نازانی سەر بۆ چێ هەربگری ڕوو لە چێن دەرکا
ڕاستە دەستەکانت خۆش بێ کاک هاشم سپاس بۆ زۆر سپاس گیانەکەم خواگەدارت بێ کاک عەلی لە کەلارەوە با کۆتا پەیوەندی بێ السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك علي جان. والله كاك جان أنا لسر درمالي خلكارات تكم. بعدين حكومة من الذكي ما جاء والله نبغى خلكاران داك هين بتاع درمالة ما تبدأ أول شيء هيك داولا خلكاران كم إن شاء الله أو دلهم حفتي ده سوا دوباره برينو سر شقة مكان بوي بتوانين هيج هريش نبدأ ما فقاني كمان. کاک علی خۆت خوێندکاری؟ بەڵێ من خوێندکارم و خۆناغی چواریشم هیچ پێویستێکم بە دەرماڵە نەماوە بەڵامی تر ئینشاءڵڵا بتوانین بۆ ئەوانەی دوای خۆمان و ئەوانەیش کە لە داهاتوە دەنەزانکۆ بتوانین مافەکانیان دەستەبەر بکەین. بەڵێ بەڵێ جەنابەت لە کوێ خوێندکاری ئێستا لە کەلاریان لە سلێمانی ئەوانە؟ من لە زانکۆی چەرمۆم. لە زانکۆی چەرمۆ لە چەمچەماڵ. بەڵێ موفق بی ئینشەڵڵا سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ تێبینەکەت براجان دەست خۆش بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست باشە بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێمە لە ماوەی ڕابردووە لەگەڵتان بووین لەسەر دابەشکردنی سوتەمەنی لە ناوچەکانی هەرێمی کوردستان قسەمان کرد بۆ ئەوەی نەبێ بەگلەیی ئەو بەڕێزانی کە کۆمنتیان نووسی بوو پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکەین ئیمان محەممەد دەڵێ دابشکردنی نەوت قەیرانەکە کە بەرۆکی هاوڵاتیانی گرتووە محەممەد علی ژەڵێ تا خاوەنی ئەم حکوومەتە بین چاوەڕوانی شتی باش ناکەین کاروان سەلام ئەڵێ نەوتی چی بۆ خەڵک بیری ماوە چەندێکە نەوتی وەرگرتووە ئارام علی ژەڵێ لە ناوچەی ئێمە 3 ساڵ جارێک یەک بەرمیل وەردەگرین هاوکار خەلیل ئەڵێ ئەگەر هاوڵاتی خۆی نەوت نەکرێت بەتەمای حکوومەت بێت ئەوە لە سەرما ڕەق دەبێتەوە شان و عەبدوڵڵا ئەڵێ سوتەمەنی چی بۆ حکوومەت بۆ لە تاوپڕکردنی گیرفانی ئاگای لە هاوڵاتی ماوە شۆڕژەیی بەڵێ لە سایەی جووت بنەماڵە بەرمیلی ماڵەوەمان بەتاڵە ئارام بورهان ئەڵێ بەشێکی زۆری ئەم گەندەڵیانەی حکوومەت خەتای هاوڵاتی خۆیەتی هەمووی بێدەنگە کەسی ناڕازی نییە کاشما فاروق ئەڵێ خەڵک بۆ وەرزی سەرمان نەوتی ئەوێت ئیتر کە سەرمانەما نەوتی بۆ چییە سپاس بۆ هاوکارانم سپاس کە بینەر و بیسەرمان بوون تاڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم ئەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه